سڵاوتان لێ ببینێرانی 964 متوانە نەقیم لە بەرنمەیەکی تری سەعاتی سفر هاتمەوە لاتان لەم بەرنمەیەدا باس لە ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان دەکەین. ئێوە دەزانن ئێمە لە ڕۆژاوای کوردستان بووین. لەم بەرنمەیە هەوڵەدەم ئەو پرسیارانم کە بزانم لە ڕۆژاوای کوردستان چی دەگوزارێت بە تایبەت لە ڕووە سەربازەکەیەوە لە ڕۆژاوای کوردستانیشەوە بۆ گەرم و گورترین ڕووداوی ناوچەیی کە چاوەڕێ دەکات ڕوو بدات لە نێوان ئێران و ئەمریکا، ئەو هەڕەشە و گڕۆشانەی کە بە تەواوەتی زەق بۆتەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا. تەنانەت کارگەیشتوتە ئەوەی کە هیچ ئالوودەقەیەک نەماوە، نازانن لەکەیدا ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران. تەنانەت وای لێ هاتووە لە سایتە بەناوبانکەکانی قومارکردن لە ئەمریکا قومار کراوە لەسەر ئەوەی کە هێرشەکانی ئەمریکا و بڕیارەکەی دۆناڵد ترامپ جێبەجێ دەکرێت و خەڵکێکی زۆری زەرری کردووە و دوایین گۆڕانکاریەکان چین ئامادەکاریەکانی ئێران لە دوای شەڕی 12 ڕۆژەوە تاوەکو ئێستا چییە؟ ئایا بەرگەی و هێرشانە دەکرێت کە قەرارە ئەمریکا بیکاتە سەر ئێران لە لایەکی تریشەوە هێشتا گرژی و ئالۆزی و شەڕ لە نێوان رووسیا و ئۆکرانیا بەردەوامی هەیە. دوایین پەرەسەندنەکان لەو دوو وڵاتە گەیشتون بە چێمانە و چەندین پرسیاری تر ڕوبەڕووی عەقیل سەلامەسەد ڕاوێژکاری 964 بە کاروباری سەربازی دەکەم. جەناب یەقین بەخێر بیتەوە. سپاس دەکەم، خۆشتان. سپاس دەکەم. ئەمە یەکەم بەرنامەی سەعاتی سفر دوایەوەی کە لە ڕۆژاوا گەڕاوینەتەوە. چیت بینی لەوێ لە ڕووی سەربازیەوە ئامادەکاریەکان چۆن بوون؟ هۆی ڕاستی بێ لەوێنانە ینی شەربانەکان نەمزانی بەو شێوازە وریان بەرزە. لە ڕووی سەربازیەوە ڕاست ناوچەکە ناوچەیەکی زۆر سەختە تاکو بڵێ، بەڵام ئەوان خۆیان ئامادە کردبوو. شێوازێکی پارتیزانی شەڕیانە کرد و بەرگری و سەنگەر و ئەوانە و چەکیان خۆیان ئامادە کردبوو بە هەموو جۆرێکی. ئەوانەی کە بینیانمان لە پێشی خەتی سەنگەری پێشەوە کۆمەڵێکی تیا بوو مەشقێکی باشی بینی و ئەزانێت چیەکاتن و ئەفسەرەکانیشیان تێگەیشتون بەڕاستی، تایبەتی لەو قۆڵانەی کە بڵین لای حەسەکەوە ئەو ناوچەیە زۆر مەترسیدارە لە هەمووی زیاتر. هەرچەندێگەر بڵێ لە سەر و ڕنگ بێ شەڕوانش ڕووی دا بۆ سوڕانەوە، بەڵام بەرگریەکە بەخوەتە ڕاستی تێگەیشتون و ئەزانن چیەکەن وریان زۆر بەرزە. زۆر باشە کاک سەلام. ڕەنگە هەموو کەس ئاگاداریەوە نەبێت کە جوگرافیای ڕۆژاوای کوردستان و گوی هەرێمی کوردستان نییە، لە ڕووی ئەوەی کە مەسەلەن لە گردەوە لە چیای بڵند و بەرزەوە نییە، لەوێ دەشتی فراوان هەیە کەواتە تاکتیکی شەڕش دەگۆڕێت. ئەو تاکتیکی شەڕە دەبێت چۆن بێت لەلایەن شەڕوانانەوە بۆ جوگرافیایەکی ئاوا؟ یان ێستا بازە شتێکەیە تۆ ناتوانانی باسیکی بڵێ هین بێتن، بەڵام ئەو ناوچەیە بڵێ دەشتە بیابانە هەروە حسابی بکە. تۆ پێویستیت بە موشەکە دژی تانک وەکو کۆرنێتی ڕووسی کە ئێستا لە سوپای عێراق هەیەەوە داعشی شەی بوو ئەو کاتی کە بڵین شەڕی مووسڵ کە ڕوویدا برامزیان بەو کۆرنێتانە سوستان، پێویستیان بە ڕێداڕۆیە بە میچە بە تاو، چونکە سوپای سووریا تاوی هەیە ئەو کاتەی کە جێشی بڵین سوپای سووریای ئازاد کە ناوێنە بوو جێش الحۆر، ئەوانە تاو یەک و تاو دویان هەبوو. پێویستیت بەوانەیە چونکە تۆ لە بیابان تانک ڕوبەڕوونەوەی بڵین بە ئاربیجی زۆر سەختە بێ خۆتماکەی هەتاکو دێتەبانێت ئەنجا لی بدەی. ئەم تاکتیکە شەڕانە ڕووی داوە لە 1970 لە زۆر شوێنە، تایبەتی لە جەنگی عێراق ئێران، ینی تانک کە ڕوبەڕووی یەک بووە لە ئەمارە لەو تەختاییە پیادە ناتوانێت بەرە ڕووی ئەو هەموو تانکە بوەستێتن، لەبەرەوە تانک چووە پێشەوە 120 تانک بەرامبەر بە یەک بوون. بەڵام ئەو تەکتیکەی شەروانان بەکاری بێنن تەکتیکێکی ڕاستە بەکاری دێنن بۆی هێزی جۆلانی ڕابگرن، بیانی ناڵێم ڕای بگرنەوە نەما بەرگری بکەن و زەرەرێکی زۆری پێ بگەێنن. باش لەوێ بیر بە لە بەرنمەیە کاکە من و تۆ کردمان لە ڕۆژاو باسی مەسەڵەن نەخشەی دابەشبوونی هێزەکانی شەڕوانانت کرد بەرامبەرەوە بە دەنووکی قازت شوبهان. مەبەستت چی بوو لە دەنووکی قاز؟ حەزەکەم لێرە شاڕوونی کەیتەوە. ئەو پرسیارە زۆر کەس لێمی پرسی. ئەمە نەخشەکەمەوەیە نەخشەکە ئێستاکە سەر بکەین ئەوەی بەڕەنگی زەردە ئەوە شەروانان لێوێنانن و ئەمەیشی بڵین بەڕەنگی سەوزە هەمووی سوپای سووریا جۆلانی و تیرۆریستەکانی داعش. ئەگەر سەیری نەخشەکە بکەی لە حەسەکەوە ڕێک وەکو دەنووکی قاز خۆی پێشانەدا، من مەبەستمەوە بوو ئەم ناوچەیە دەنووکی قازەکە. بەڵێ ئەوە گەر سەیری بکەی بەو شێوازەیانی وەسفیم کرد دەنووکی قاز کە پێ وترێتن. بەڵام خۆتەوە دیارە حەسەکە کە لە پێشەوەیە لێنانە
ئەجا گەڕێیتەوە بەرەو دوا بۆ سەر و سنووری تورکیا بۆ ئامودە و قامشلو ئەم ناوچەیە ڕاستی زۆر سەختە ینی من هەتاکۆ قسەم کرد لێنانە وتم ئەگەر شەڕ بکەم ئەو خەتانم بشکێتەوە شەڕی ناو شەقامەکەم چونکە و کاتە تانک ئەو دەورەی نامێنێکە لە دەرەوە بێ لەو بیابانە لەو سەحرایە بێتن ناتوانێت لە ناو شەقام بۆ شێوازە شەڕ بکاتوانی چارەسەری بکەیت کە لەوێ بووین جگەل لە پلانی سەربازی و جگەل لە جۆری چەک زۆر جەختت دەکردەوە لەسەر ورەی شەڕوانان ورەی شەڕوانان یان ورا لە جەنگدا بە شێوەیەکی گشتی لەم کاتا چی پێ دەکرێت دەتوانێت چی بگۆڕێت طبعاً ورە ئەساسە تۆ لە شەڕاکە ئەگەر سەرباز بێ ئەگەر پێشمەرگە بێ شەروان بێتن ورەی بەرز بێتن لە شەڕە ئەتوانی سەرکەوتن بەدەست بێنیتن بەڵام ئەگەر ورەت ڕوخە ناتوانانی هیچ شتێکی پێ بکرێت یەکسەر بێ بکشیتەوە و بەجێ هێڵی ئەوەیە لێوێنانە بینیمان ڕاستی ینی لە چەند شەروانێکش کە قسەم لەگەڵ یا کرد دایبەتی ئەوانەی کە دژە تیرۆر بوون ینی ئەنتی تیرۆرەوانەی شەروانەکان مەشقێکی باشیان ویدیۆ ڕاهێنانێکی باش و توانایەکی سێریان هەبوو ورەیەکی زۆر بەرزیان هەبوو وتم ئەگەر شەڕ لێرە لەم ناوچانە شکاینەوە بکشینەوە بۆ ئێوێنانە لەم ناوچەیە شەڕ بکەین وەڵامی دایوتی کشانەوە نییە منیش پێم سیر بوو وتی بۆ چۆڕێن مردن لێرە لەسەر خاکی خۆمان نابێ یەک بست بکشینەوە ئەوە زۆر سیر بوو بەلامەوە بە پێکەنینەوە بە دڵخۆشی و بە هەموو جۆرێکی ئەیوت واتە شەروانەکان ئامادەن کە بکوژرێنە لە ناوچەیە نەکشێنەوە ئەوەش تەبان ورەیەکی سریوێتن دڵێکی سریوێکە تۆ بزانی سوورە کوژرەیت و ناکشێمەوە بەڵێ زۆر باشە بە لە ڕۆژاوە بگەڕێنەوە بۆ گەرموگورترین ڕووداوی ناوچەکە ئەمریکا و ئێران چی ڕوودەدات هەر بەڕاستی ئەم هەموو هەڕەشە و ڕەشەیە لە یەکتری ئەم هەڕەشانەی کە ترامپ کردی لە ئێرانە پێش هەموو شتێک هێزەکانی خۆی کشاندەوە لە عێراق بوو لە قاعدەی عدید لە یەنباع گۆڕانکاری تیا کرد خۆی نەکشایەوە ئەوەی ڕاستی بێتن یعنی سە بۆ نمونە 35 فڕۆکەی F-15 جۆری ئیوا لە یۆنانە لە قاعدەی سوڵتانی لە عەمان 40 فڕۆکەی F-15 جۆری ئی لەوێنانەیە ئەوانەی کە لە قاعدەی عدید بوو عینی فڕۆکەکانی هەڵگرت بردی لە قاعدەی تەمیم داینەوە هەر لەوێنانەیە لە جۆری F-15 بەس ئەوەیان سیەکەیەتی و F-35 تایە هەروەها لە ئیسرائیلیش لێنانە هەیە و مەجموعە زۆری فڕۆکەشی بردە ئازربایجان وا لێنانەیە لە ئازربایجان لەسەر باکووری ئێران لەوێش دابەش بووە بەڵام هەڕەشەکانی ترامپ هەمووی تاخیربوون بوو ئەو بۆ هۆی ئەوەی کە ئێستاکە اتفاقێکی استراتیژی بکرێت لە نێوان رووسیا و چین و ئێرانە کە ئێستا بزانین 5 مودەممیرەی چین وا لە مەڵی قرمزە لەگەڵ 3 مودەممیرەی رووسی لێوێنانە مناوەراتەکەن بەس بە فیشەکی ڕاستی بە موشەکی ڕاستی ئەیکەن ینی ڕەمی حڕ ئەیکەن ذەخیرە حەیە ئەمە هەتاکو بە وڵاتانی خلیجیان وتووە نابێ کەسی نەوت بار هەڵگەڕەت بێتن نەوەک لێ بدرێتن ئەلەم کاتەیە بڕوامەکە ئێرە ئەمریکای مەسەڵەن دەست بۆ شوێنێتن بیکە هاتوو بۆ نمونەیەکی لەو موشەکانی تۆماهۆک بڕام کاگەربەر مودەمیرەیەکی رووسی بکەوێت رووسیا قسە ناکە لەم کاتەیە قسە ناکە دایە پۆشێ لەبەر ئۆکرانیا چونکە ئەو کەوتووەتە قوڕاوی ئۆکرانیەوە بەڵام چین وسکت نابێتن ئەو بە مەهانە ئێزانێتن لەبەر تایوان و ئەوانە زۆر باش بەڵام هەلا هەمان کاتێمە ناڵین کە شەڕ نابێت دە قەو سەعاتی نییە کە ڕوو بداتن بەوردی باسیێواکەین بەڵام وەکو ئەو جۆرە چەکانە ئەو جوڵە سەربازیانە بە دیاریکراوی ئەمریکا چی هێناوەتە ناوچەکە ئەمریکا وەکو ئەو جۆری فڕۆکانی کە باسیم کرد هێناوێت هێوێنانە لە جۆری F-15 و F-35 دەمان F-16 شی لەگەڵای لە هەنێشوانە جگەلەوە ئەو چاوەڕانیە بوو کە بڵین حامیلەی تائیرات فڕۆکە هەڵگرەکەیان کەشتی فڕۆکە هەڵگرەکە USS ئەبراهام لینکۆڵن باشە کە لە دەریای چین بوو پێش 7 ڕۆژ کەوتە ڕێ لەوێنانە بە مەزیق ماڵقایە ڕەت بوو هاتە ئەم ناوچەیە طبعا ئەبراهام لینکۆڵن یەکێکە لە گەورەترین بڵین حامیلاتی تائیراتی فڕۆکە هەڵگری ئەمریکا وەکو جێرال فۆرد ینی قورسی ئەوە 100,000 تەنە
100,000 تان بەڵێ 100,000 درێژی و ئەوانەی درێژی 330 مترە بڵین لە نێوان هشتا تاکو 90 فڕۆکەی لەسەرایە بە هەلیکۆپتەریشەوە یعنی نۆک بەس فڕۆکەی جەنگی و ئەنزار موبەکر باشە جۆری فڕۆکەکانی کە لە بانیەتی لە جۆری F18 هۆرنێت سوپەر هۆرنێتە لەگەڵ ئەنزار موبەکرە چونکە F16 و F15 ناتوانێت لەسەری منشێتەوە دروست نەکراوە بۆ ئەوە تەنها F18 بەکاردێ لە بان ئەو بار هەڵگرانە هینی فڕۆکە ئیتر موشکوانەی زۆر پێە تەمان خۆشی بە تەنیا نیە ستوڵێکی ڕێکویستم پرسیارە بکەم کە باسی فڕۆکەی کەشتی هەڵگر دەکرێت یعنی تۆ یەکدانە نییە هاوڕێ هەیە و چەندین کەشتی تر بە دوایەوەیەتی حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی ئێوانە لە چی پێکاتون ئیشی ئەوانە چییە؟ ئەوانە پێک هاتووە جارێ بڵین ئەوانەی بۆ ئازوقە و فیول چونکە تۆ ئەمە بۆ ئۆتۆمی ئیشەکاتن و ڕەهاملین کۆڵن بەسەوانەی ترەیە بە گازی شەکاتن ئەمە فیولی پێ لەگەڵ یانە ئەڕوا کاتی پێویستی بە سوتەمەنی بێتن ئەیداتێ جگەلەوە مودەمیراتی لەگەڵایە ئەو مودەمیراتانە جۆری بڵین موشکی تۆماهۆک کروز هەڵەگرێتن لە هەمان کاتە SM60ەکانی پێ مەنزوماتی بەرگری ئاسمان ئەجا فرقاتەی لەگەڵایە ئەجا تەڕادی لەگەڵایە چونکە ئەمانە تۆ کاتێکە ئەلغامە بێت لە پێشت ئەبێ حەڵی بگریتەوە جگەلەوە ژێردەریاییش لەگەڵی ئاڕواتن ینی ئەم بەم فراوان بەم فراوانی هەمویان یەک پارچەنێ چونکە کە وتمان و ستۆل ینی شارێکە و جوولێتەوە لە ناو دەریا ئێستا چەندێ دوورن ئەم کەشتیانە لە ئێرانەوە ئیبراهیم لینکۆڵن ئێستاکە 600 کیلومتر دوورە لە ئاسمانی ئێرانەوە ڕاوەستاوە ئەو مەسافەیە 600 کیلومتر 600 کیلومتر ئاساییە لە ڕووی سەربازیەوە 600 کیلومتریان مەترسیەکە ئەوەندە جدیە بەسە لە هێرشکردن بۆ ئێوان نزیک بۆتەوە بۆ ئێران 600 کیلومتر بۆ ئەوان بەڵێ ئاساییە چونکە ئەوان ئەگەر بکەوێتە شەڕ ئەمانە لە دووری 400 کیلومترەوە بەڵام 600 لە ترسی موشکەکانی ئێران بۆ فڕۆکەکانیان کێشەی نییە 600 کیلومتر ڕۆیشتن و بێنەوە ینی ئەگەر بە هزاریش بڕوا ببێتەوە چونکە تۆ لە هەمان کاتە لە بیرت نەچێ فڕۆکەت هەیە سوتەمەنیەدا پێیان لە ئاسمان ئێران توانای ئەوەی نییە بۆ فڕۆکەکانی ناتوانێت ئەو مەسافەیە ببڕێ و بگەڕێتەوە سوتەمەنی نامێنێتن باشە خاڵێکی دیکە مەسەڵەن بۆ تا مەودایەکی دیاریکراو نزیک دەبنەوە بۆ زیاتر ناچنە پێشەوە ناشنە پێشەوە لە بەر مەترسی بەرگری تۆ لە بیرت نەچێتن ینی هەر وڵاتێ بێتن دوژمن بێ ئێرانیش بێتن ئەویش غەواسەی هەیە ئەویش موشکی بالیستی هەیە ئەتوانێت بۆی تێبگرێتن مەسەلەن هەرچەنێ خۆی ئەم حامیلانە ینی بڵین ئوستولەکە سێ جۆر بەرگری هەیە کە بەرگری لە خۆیە کاتن نێزیک بوونەوە لی بەڵام لە هەمان کاتیشا تۆ شەڕە ینی شەڕیش هەموو شتێکی تایە مفاجایی تایە بیرمە باسی هەندێ ژمارەی فەلەکیت کرد ینی ژمارەی سەرسوڕهێنەر لە تێچووی جوڵاندنی ئەم کەشتی گەلە هەر بەڕاستی ئێستا بەم فراوانیە بۆ نمونە ئەبراهام لینکۆڵن کەشتیەکی زەبەلاحی فڕۆکاڵگری ئاوای جوڵاندووە دەبێت تێچووەکەی چەند بێ ئیتەواکە لە 6 ملیۆن دۆلار بەبانەوە تێچێ ڕۆژانە ڕۆژی 6 ملیۆن دۆلار مەسروفە لەسەر ئەمریکا جیرار فۆرد لە بەرامبەر فەنزەوە لاوەستا بوو ڕۆژانەی ئەوی 6 ملیۆن دۆلار بوو تۆ بژمێرە لە نێوان 5500 تاکو 6,000 کارمەندت ئەفسەر و سەرباز و ئەندازیارت هەیە لە ناوی بەس بژمێرە گەر 6,000 کەس بێتن خواردنی ڕۆژانیان چیە ئەو فڕۆکانەی کە ئەفرێ لە بانی مەسەلەن مەسرەفی چەندێکە جگەلەوە ئەو کابڵانەی کە بەکاری دێنێ ینی تۆ بزانێ یەک کابڵێکی فرین و ڕاگررتنی فڕۆکەکان کە ئەنشێتەوە لە بانی ملیۆنێ دۆلارە مەسرەفی زۆر زۆرە ینی مادام ئەم کەشتی گەلەی نزیک کردوێتەوە ئەمریکا دواخستنی ئەم شەڕە ئەگەر قەرار بێ ڕووبدات تێچووی زۆرە لەسەری ڕووبدات تێچۆکە زۆر تێشوەکەی زۆرە بەڵام چونکە ئەمریکا ئەو کاتە حیساباتی ئەوەی هەبوو کە ئەم هێزە بەشی ناکرد ینی حامیلەی تائیراتی ئەمریکی بڵێن نیمتس یان هاری ترومن جێرال فۆردیش کەوتووەتە ڕێ بەڵام معلوم نییە ینی تاکو کەی ئەگە چونکە تۆ ئەگەر بزانین لە دەریای چینەوە ئەبراهام لینکۆڵن تاکو گەیشتە ئەم شوێنە 7 ڕۆژی پێچوو نیمتس هەتاکو ئەگە هەتاکو هێزەکانی بە تەواوەتی کامڵ نەبێت لی ناداتن چونکە ئەم جارە ئەگەر شەڕ ڕوو بدات وەکو 12 ڕۆژەکە نییە ئێمە سەر ئەوە بەڵام
نازانم بینیوتیان ئێران ڤیددیویەکی با ئای بڵاو کردوێتەوە کە بەجارێ یەکتنیا موشکی سەر و خێرایی دەنگ ڕەوانەی ئەو کەشتێ دەکات و کەشتێکە وێران دەکات ڤیددیۆکەی وا بڵاو کردوێتەوە. ئەمە ڕێیتە چێ مەسەرەن ئەگەر شەڕ و بدات ئێران وا لە کەشتێک بکات یاخود چەند موشکی دەوێت ئەگەر بێوێ کەشتێکی ئاوا لە ناوبەرێت ئەگەر بیە موشەکەکانی بگا پێی ئەم وەکو باسم کە سێ جۆر بەرگری هەیە فڕۆکەی هەیە لە ئاسمانە بڵین متەڕاد و مدەمیرات و ئەوانە هەموو بەرگری هەیە لە ئاسمان هەموو یەکەوێتە شەڕ هەتاکو ژێرداریایەکانی شەکەوێتە شەڕ بۆی بەرگری لە فڕۆکە هەڵگرەکە بگرێت بکاتن. بەڵام ئەگەر بڵین سەروی 120 تاکو 150 موشک بە یەکجا لە یەک قۆڵەوەنا لە چەند قۆڵێکەوە بۆی تێبگرێتن بەڵێ بۆی هەیە بگا پێیت و لێ بدا. بەڵام معنایەوە نییە لێ بدرێت 330 متر 100,000 تەن لە ناو دەریایەتەوە بە موشکێ بتەوێن و قومیکەی بکەوێتە ژێر دەریاوە زەحمەتە نەخێر زەرەری پێگە ئەتوانێت دوایەوە ڕای بچێشێتەوە نێزیکترین مینای بەحری بێتن هی دەریا لەوێ بکەوێتە چاکردنەوەی. من هەمیشە پرسیاری لە بەرنامەکانە پرسیاری گریمانەی تێدەکەم گریمان ئەگەر ئەو موشەکانی تێگرت و ئەم کەشتەی لە ناوبرد دوایەوە چی ڕووەدا ئەمریکا چیەکە؟ ئێران ئۆتۆمی لێدرێت هیچ مەجای تیانە ینی ئەتۆم دێتە ئاراوە لەبەر ئەو کەشتێ. ئێران ئەگەر بیەوێتن یەکێ لەو حامیلانە ئەبراهام لینکۆڵن بیان نیمیتز بیان هاری ترومەن یان جێرال فۆرد یان جۆرج بۆل هەر کامەی بێتن قەنەعات بکە ئەگەر بگەڕێنەوە ساڵی 1970 باخیرەیەکی ئەمریکی هەبوو لە دەریای سپی لیبیهیر کۆمەڵێ فڕۆکەی ڕشی بردە سەری و لێیاندا و زۆر سیخوڕەکانی ئەمریکای لە ناوی کوشکە تاقیبی ئەو ناوچیانیان نەکرد. ئەوان ئەو فڕۆکانە و کاتە ئاڵای پێوە نەبوو ژمارەشی پێوە نەبوو. سرائیل توانی ئەمریکا هەڵبخەڵەتێنێک کە ئەمانە مصر لێتی داوە یەکسەر لەسەر حاملەی تایرەت ئەنتەرپرایز ڤانتۆمی هەڵسا ئۆتۆمی پێبوو بجا لە مصر بەرەو قاهیرە بەڵێ ئەوە بخێنەوە مێژۆکەی دیارە کە باسی ناکەن گەیشتە ئاسمانی مەسریش وەڕەت بوو نێزیک بوو لە قاهیرە ئەمریکا بۆی دەرکەوت کە ئەو فڕۆکانی ئاڵای لەسەر نەبوو وە ژمارەی نەبوو هەمووی ئیسرائیلی بوو سڕی بیانەوە تەنها بۆەوەی مەسر ئۆتۆمی لێ بدرێ. ئەگەر باسی ئیبراهام لینکۆڵن بکەین ئەوە ئێران ئۆتۆمی لێدرێ بەڵام پێت ناڵێم ئۆتۆمی ستراتیژی لێدرێ بەڵێ ڕنگ بێ تەکتیکی و یەک دانەش نەخ. باشە جوڵەیەکی تری ئەم کەشتیگەلە ئەوەیە مەسەرەن ئەو GPSانەی کە هەیە زوو دەیکوژێنەوە و هەڵدەکرێتەوە جوڵەیە بۆ چییە؟ ئەو جوڵەیە کە کردی ئەو سیستەمەی ئەسەکەی بڵین لە مەزیقی ماڵتا ڕەت بوو کوژانیەوە کەی کوژانی تۆ ناتوانانی تاقیبەکەی و هیچ باخیرێکیش ئەگەر لە دەریا هەبێ نازانێت لە کوێ و ڕووی کوێ بەرەو چوە ئەڕواتن بزرە بێتن. ئەم تەکتیکە ئەمریکا بەکاری دێنێ لە کاتی شەڕە زۆر جار بۆی نەتوانی تاقیبیکەی بزانی لە شوێ بەڵام وڵاتانی ترەیە وەکو چین و ڕووس وەوانە نانەخێر دەتوانن بزانن بەس وڵاتی وەکو ئێرانەوەوانە نازانن ڕووی لە کوێ و لە چوە ئەوەسێ و بە چ زاویەکە ئەڕواتن. وڵا ڕێک ئەو پرسیارن بۆەوە کرد بۆی کە بڵێم بەسەرەن ئێران ڤیددیوەیەکی تری بڵاو کردوێتەوە کاک سەلام کە بە درۆن چاودێری ئەو کەشتی گەلایەکە بەڵام دوایەوە تەلەڤیزیۆنی CNN ئەڵێ ئەمە وان نییە ئەمە مێژەکەی دەگەڕێتەوە بۆم ڕووداوانەی ئێستانیە بۆ ساڵی 2020 گەڕێتەوە. ینی پرسیارەکەی من لێرە ئەوەیە بە چی فڕۆکە و موشک و درۆنێک ئێران دەتوانێت چاودێری ئەم کەشتیگەلە بکات یا بچێتە نزیکی ئەم کەشتیگەلەوە دەتوانێت ناتوانێت بە هیچ جۆرێ. ئەو کاتی کە ئەوەی کرد ئەمریکا خۆی لە کاتی جەنگان نەبوو ینی لەگەڵ ئێرانە خۆی وازی لێنا ڕێبدا تۆ ئەگەر بزانی هەتاکو دوای درۆنەکە سەکە حادسەکە باسی ناکەن دوو فڕۆکەی ڤانتۆم F4 لە جۆری دی ویسی نێزیک بێتەوە لێ هەردوو ڤانتۆمەکە ئاگایان لێ نەبوو لە ناکاوە F22 ڕاپتەر لە بنیان بوو هەر نەیان زانی ڕادارەکانیان نەیان بینی هەتاکو دوایەوە ئەمریکیەکە پێیانی وت گۆهۆم بڕۆنەوە بۆ ماڵ هەردوو ڤانتۆم ئێرانیەکە کشانەوە هەڵاتن و گەڕانەوە کەیتوانی هەردووکیان بخاتن. یعنەوە مەبین ئەمریکا مەسەن لە بازە حاڵەتێکە خۆی ڕێداتن هین بێتن لە بڵین جگەلەوە لە مالیزیا لە کاتی خۆی کە هی رووسایە مالیزیا کڕیبووی بەسەر فڕۆکاڵگرەکە بەسەر حاملە تایراتە ڕەت بوو یعنی سەر ناتوانێت بەوانە نزیکی مستحیلە نێزیکی بکەوێتەوە ناتوانێت. باشە لە دوای بەڵێ
لە دوای شەڕی 12 ڕۆژەوە لە مانگی 6 ساڵی ڕابردووەوە بەڵێ ئێران دەستی کرد بە خۆپڕچەکردن. ئێستا گەیشتووە بە چی ئێران ینی هیچی بنیاد ناوە ئێستا چی هەیە؟ ئێران هەروەکو وتمان S400 رووسی وەرگرتووە و هەر کاتی ئەمەوەکو سیستەمی بەرگری سیستەمی بەرگری ئاسمانی سیستەمێ زۆر بەهێز و بەتوانایە داش بەڵام لە هەمان کاتە تۆ سیستەمێ ناتوانانی ینی وڵاتێکی پێ پارێزی جگە لەو سیستەمە تۆ پێویستیت بە سیستەمی تر هەیە لەگەڵێ وەکو بانسێر بووکوە M1 بانسێر M1 ئەمانە پێویستیت پێەتی کە ئەو منزومەیە ئەو شۆنە بپارێزی جگەلەوە HQ9 وەرگرت لە چین ئێستاکە HQ9 بیەکەی وەرگرت نسخەی تازەتری لێ وەرگرتووە هێناوێتی کۆمەڵی ئەجیزەی تەشەوشی وەرگرتووە تەشویشی بڵین رووسی سیارەیەەکە بەڵام هەرچانێ ناتوانێت زیاتر لە 15 کیلومتر کە ئەتەرنێت ڕابگرێ وەتوانێت کار لە ستارلینگیش بکاتن ئەویش چۆر بکار ڕای بگرێ بەڵام 15 کیلومتر زۆر کەمە بۆ شوێنێت تۆ پێویستیت بە سەها جۆر لەم سیارەیە هەیە ئەوانەی وەرگرتووە بە نسبەتێک لە دەور و بەری شوێنێک کە خۆی پێویستی پێ بێتن لەوێ ئەی خاتە ئیش جگە لەوانە بڵین سوتەمانی بۆ موشەکەکانی لە چین وەرگرت و بوو زۆر تایبەتی بڵین ڕق ینی سەڵب ئەوەی وەرگرتووە لە ئەمەی ئەمۆنیۆم و سۆدیۆم و ئەوانەکە بەکاری دێنێتن هەرچەنێ ئەمریکا دانەیەکشی گل لە ڕێگە لە ماوەی پێشووە بەڵام ئەوانەی زۆر وەرگرتووە کەوتۆتە موشک دروستکردن هەنێ قسە هەیە بەڵام وەکو بڵین ڕاست نییە 100% بەڵام وڵاتان مەسەلەن ئەمریکا بێت دڵنیا بێ ئایا ئەمە ڕاستەیان نا کە رووسیا موشکی ئۆڕشنیکی داوە پێی چییە موشکی ئۆڕشنی؟ موشکی ئۆڕشنیک موشکێکی نوێ تازەیە هایپەرسۆنیکە هیچ هێزێکی بەرگری ئاسمان ناتوانێت بیگرێتەوە نە پاتریۆت نەفاد نە SM نە ئاڕۆی ئیسرائیلی کە باسمان کردبوو ئاڕۆیەک و دووسێ ئەوانە بەوانە ناگیرێتەوە ئەو موشەکە زۆر ترساکە سەرەکەشی لە 6 تاکو 8 جۆر بۆمب یایەتی کە بگاتە شوێنێ بە تەواوەتی فراوانە بێتەوە ناوچەیە لە ناوەداتن ئەوە بیستمە نەهۆ بڵین ڕووس کە داوێتی بە ئێران بەس بڕوان دیار نییە و من خۆم شخصی بڕوان ناکەم چونکە و موشەکە تازێ زۆر جارێت تکنۆلۆژیایوانەی نەبێ بکەوێتە دەستکەسەوە کە بیزانێتن باش باسی فڕۆکەیەکی ئەمریکیت کرد کە توانایەکی سەیری هەیە لە پەخستنی ڕادارات ئەم فڕۆکەیە چیە وڵا حەزەکەم وەسفێکی ئەوشم بۆ بکەیت ئەو فڕۆکەیە هەر ئێستا کەوتمان ئەبراهام لینکۆڵن کە نێزیکەی لە نێوان 80 تا 90 فڕۆکەی لەسەرایە لەگەڵ هەلیکۆپتەرە 7 فڕۆکەی لە جۆری هەر F-18 ینی فڕۆکە جەنگیەکەیە ئەگەر ڕستمەکەیمان بۆ بێنن برادران ئەمە خۆی نیە ئەمە F-18 سوپەر هۆرنێتە هۆرنێت سوپەر هۆرنێت هۆرنێتیش بە زمانی خۆمان با بڵین ینی زەردەواڵە باش ئەم فڕۆکەیە ئەتوانێت جەنگی بێتن ینی شەڕیش بکە بەڵام پێ وترێت کراولەر F-18 کراولەر منزومەیە هەڵێگرێ لە بن باڵەکانی و لە بنزگی تەشویش حربی ئەلکترۆنیە شەڕی ئەلکترۆنی ئەتوانێت هەموو منزوماتی ڕادار چۆر بکاتن و هەموو هێزی بەرگری ئاسمان چۆر بکە و ڕای بگرێتن ئەم فڕۆکەش لە فەنزوێ لا بەکار هات کە نیکۆلاس مادۆڕیان برد لە کاراکەس بەکاریان هێنابێت ئەم فڕۆکەی بەکارات ئەم فڕۆکەیە بەکار هاتووە لەبان ئەبراهام لینکۆڵن بەجەنابتم وت حەودانەی لێە لەو 90 فڕۆکەیە حوتی لەمەیە و لە قاعدەی تەمیمیش هەیە هێناویانە لێنانەش و لە ئوردنیش لێنانەش هەیە ئیتر نازام ئەگەر چوو بێتە باکۆ بڵین بۆ ئەزەربایجان لەگەڵ ئەو فڕۆکە جەنگیانەی ئەمریکا کە لە چەند ڕۆژەیە چووە ئەوێنانە ئەم فڕۆکەیە ئیشی ئەوەیە بەڵام کە لە ئاسمانە بێ ئاینی جۆر فڕۆکە F-18 سوپەرۆنێت لەگەڵ یابێ بۆی بیپارێزێن وەک فڕۆکەیە بێ لی بداتن چکە لەو کاتەی ئەم سیستەمانە هەڵەگرێ توانای شەڕی نییە ناتوانێت شەڕ بکات بەسکار لەسەر پەخستنی ڕادارات بەس ڕادارات و هێزی بەرگری ئاسمان و هەموو جۆرێکی تەشویشە خاتە سەری هەمووی ڕاگرێتن لە کارە زۆر باشە جا لێرەمە بەسم چیە ئەگەر چین تکنۆلۆژایەکی بەرز نەدا بە ئێران
بەمانە واتە بەما HQ9 بیەکەی S400ەکەی بانسێر بوو کە S300 هەمووی ئەوەستێتن گەشتی ڕاداراشی ئێوەستێتن. یەک شتی سێ کاک سەلامیسە تەلەڤیزیۆنی BBC باسی ئەوەی کردووە یعنیڵێ ئەم شەڕە ئەگەر ڕوو بداتەوە جیاواز دەبێت لەوەی کە پێشتر ئەمریکا ینی ئەگەر ێرشی بکردایەتە سەر ئێران کاتەکەی پێوت و تەنانەت پێشی دەوت ئەدالەتی شوێنێکی بەڵام ئەم جارە ئامادە نییە ئەمریکا ئەمە بکات ئەم جارە بۆچی ینی ئەم شازا گۆڕێ نە ئاگداری بکاتەوە نەبدا لە کوێش ئەم جارە پێڵێن ئەمە ئەوترێ حرب شامیلە ئەمە شەڕی 12 ڕۆژە نییە شەڕی 12 ڕۆژە دیار بوو لە نێوان ئێران و ئیسرائیل بوو ئەمریکا لە کۆتایی هاتە ناو شەڕەکەەوە ئەمریکا بەشدار نەبوو لەو شەڕەیە بڵین ڕاست هاوکاری ئیسرائیلیە کرد بە هەموو جۆرێ بە بەرگری بە چەک بە تەقەمەنی بە تکنۆلۆژیا بەڵام لە ناوی نەبوو تاکو ئاخر ڕۆژانی بیت و سپیرت کە هات لە فۆرتۆ و ئەسفان و ئەوانەیدا ئەو کاتە ینی سەرەکی بەشدار بەڵام ئەم شەڕە لە نێوان ئیسرائیل و ئێرانە نییە ئێران ئەی کاتە حربی ئیقلیمی شەڕی ئیقلیمی ناوچە هەموو وڵاتانی خەلیجەگرێتەوە غەڵەت قبول ناکاتن ترامپ کە لە تاخیربوونەکەی ئەوێ قەناعەت بە وڵاتانی خەلیج بێنێ بە سعودیە و ئیمارات و کوێت و قەتەر و بەحرێن و عومان کە بەشدار بن لەم شەڕەیە ئەوانیش زۆر لەم شەڕە ئەترسن چونکە ئەم وڵاتانەی ئەگەر باسیمان کرد بە کۆی فڕۆکەی جەنگی نەوەک هەموو فڕۆکەیەکی سەربازی تەنها بەم وڵاتانە بە فڕۆکەی جەنگی نێزیکەی 900 فڕۆکەیان هەیە 900 فڕۆکە ئەگەر بەشدار بێ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە لە لێدانی ئێران لە هەفتەیە کۆتایی پێدێتن ئەوەیە ینی جیاوازە بێت لە جارەکانی پێشوو بەمانای کەلیمە ئەم جیاوازە بێت چونکە ئێران لە خەلیج لە هەمووی داتن ئەجا لێرە ئێران تەمان خۆی خاڵێکی زۆر سەرەکی هەیە ئێران ئەم وشەکانە ئەگەر بڵین کە ئەمریکا خۆی کشاندەوە لە عدید و لە یەنبع و لە عێراق و لەو قاعیدانە ئەگەر سیر بکەی شوێنەکەی خۆی گۆڕی ئێران چۆرە ئەم وشەکە بۆ چۆ تێگری تۆ نازانی لەکوێ بەڵام ئیسرائیل لەزانیت بەڵام بۆ چۆ تێگری نازانی چین هاوکاری کرد جابوو بورە لە ڕێی سۆشیال میدیا یان لە ڕێی هەواڵگری کە وێنەکانی داپی بە مانگی دەستکرد گرتوویەتی فڕۆکەکانی چۆتە قاعیدەی تەمیم چۆتە قاعیدەی سوڵتانی چۆتە قاعیدەی مەلک سوڵتان دای پێی ئێستا زانێ لە چۆن لەم چەند ڕۆژەیە کۆمەڵێ ینی ڕوودا و لە ناو ئێرانە ڕوویدا تەقینەوە و هەروەها ئاگرکەوتنەوە ئەوانە بەڵام دەسەڵاتی ئێران دەڵێت ئەمە تەقینەوەی غاز بووە ڕووداوەکان ئاسایی لە لایەکی تریشەوە هەندێک ڕە هەیە ئەڵێن نەخێر ئەمە جوڵەی ئیسرائیل لە جارێکی تر پشێوی دەنێتەوە لە ناو ئێراندا ئەمە ڕێی تێدەچێت بەڵێ ڕێی دێژێتن چونکە تۆ ئەم تەقینەوانە و ئەم ڕووداوانە کە ڕووەدا بۆ لە کاتێ ڕووەدا کە تۆ وڵاتێکی بەرەو جەنگە ڕۆی بەرەو شەڕە ڕۆی کە باسەکرێتن لەم کاتانە لێرە احتیمالاتی زۆرە تەبعاً مۆسادی ئیسرائیلی ئێستش لە ناو ئێرانە بڵاو بووەتەوە بۆ نمونە تەقینەوە کە ڕووبدا لە شوێنەیان غاز بتەقێنیتەوە با بڵێن شانەیەکی مۆساد هەیە لە شوێنێ لە ناو ئێرانە لە هەمان کاتە تەلەعاتی ئێران تەبانەوانیش تاقیبەکەن بە دوای ئەمانە بگەڕێن ئەگەر هاتوو ئەم شانێ لەم شوێنە لە تەهران بەیان لە شارێتر بێتن ئاگدار ببنەوە کە ئێران تاقیبیانەکە و هەنێ زانیاری دەستکەوتووە کە ئەو ناوچەیە بەجێ هەڵن ئەو شۆن ئەستوێنن و ئەیتەقێنەوە بۆی ئەو زانیارایانی کە هەیەە نەکەوێتە دەسەوانەوە ئەم حاڵەتانە زۆر ڕووەدا لە کاتی وڵاتان کە ئامادابێ بۆ جەنگ یان ئەم شتانە سوودفەنی یارە ئەو هەڕوودا نەخێر حاڵەتی ناسایی نەخێر بەڵام ڕێی تریشە ینی ئەم جارە ئیسرائیل خۆی بە دوور دەگرێت لەم شەڕە باشە ترسی لە چی هەیە ئیسرائیل ئیسرائیل خۆی دوور لەم شەڕە ئاگرێتن چونکە ئەم شەڕە با بڵێن شەڕی ئەمریکا و ئێرانە نەوەک ئیسرائیلوان دوای ئێران وەکو باسیمان کردووە ئیسرائیل بوو لە ئیسرائیل پانترین شوێنی 135 کیلۆمەترە کە گەی سنووری مەساحب هەر بچووکە هەر بە موشک وەکو 12 ڕۆژەکە ئەتوانێت زەرەرێکی زۆر خەیاڵی پێ بگەێنێتن بەڵام ئەگەر شەڕ بکەوێت لەگەڵ ئەمریکا ئێران هەموو زەختی بۆ هین نابا بۆ ئیسرائیل وەکو 12 ڕۆژەکە کە تۆ قاعیدەی ئەمریکی زۆرە لە زۆر شوێنە
ئەو وەختە جەباکە فراوانە بێ ئیسرائیل بەشدارە بێ بەس خۆی دوور ڕاگرێتن بۆی زەرری پێنەگا وەکو 12 ڕۆژەکە ئەوەیە لەوە زیاتر نییە. بزەبتر لەوەی کە ئیسرائیل زۆر باسی مەرجەکانی ترمپی شەکایسە ڕۆژنامەی معارفی ئیسرائیلی باس لەوە کاڵێ ترمپ 5 مەرجی سەرەکی هەیە بۆی کە واز لە ئێران بێنێت و پەلاماری ئێران نەدا شەڕ لەگەڵ ئێران نەکات بەسەلەن ڕادەستکردنەوەی ئەو 400 کیلۆ یۆرانیۆمەی کەپیتێنراوە ڕاگررتنی بەرنامەی ئەتۆمی ڕاگررتنی بەرنامەی موشک دروستکردن و موشکی بالیستی ڕابکرێ دەسەڵگرتن لە عێراق و تەداخلات لە عێراق و یەمەن و لوبناان و سووریا ئەوانە باشە ئەگەر ئێران بە قسەی ترمپ بکات و ئەم مەرجانە جێبجێ بکە ئێران چی بەدەسەوە مێنێ؟ ئێران هیچی بەدەسەوە نامێنێ ئێران لە ناو چوو بەبێ شەڕ نابێوانە بەجێبێڵێ بۆ خۆی بەرگری ئێمە کە باسمان کردووە ئەڵین هەر وڵاتێ ئەبێت چەکی ڕادعی هەبێتن ڕوبەڕوونەوە ئەو بە نسبەتی 400 کیلۆ یۆرانیۆمەکەی هەتاکو داوایانە کرد کە بیبەن بۆ تورکیا دوایەوە لوجنە دابمەزرێتن لە جیهانە لە وڵاتانی ترە بۆی موشەکە بالیستیەکانی هەمووی پارچە پارچکەن و لیکەنەوە و کارخانەکانی ڕابگرن و ئەو ئاڵەتانی کە سەرچیە لە دروستکردنی هەمووی لی بسەنەوە بۆی نەتوانێت دو ڕۆژ دروستکە بەڵام ئێران توانای بەس لەوەیە لەوە زیاتر نیەوە ئەم لە هەمان کاتە توانای ئەوەیە کە ئەم مەلیشیاتانەی کە هەیەی لە عێراق و یەمەن و لیبیاوانە کە شەڕی بۆکەن بە وەکالەت تاکو ئەم ڕۆژە شەڕ نەگەیشتوەتە ناو خاکی ئێران چونکە ئەوانە هەبووە شەڕ لەو ناوچانە بووە تەواز بێنێتن و کاتە شەڕەکەکەوێتە ناو خاکی ئێرانەوە لەبەرەوەی ئێران قبول ناکاتن یعنی عێراقچی لەگەڵ ویتکۆفە کە کۆبوونەوەی کرد ڕازی نەبوو لەسەر ئەو شەرتانە نایکات ماکەن لە بەرنامەکانی پێشوش باسمان کردووە و بەتابەت لە شەڕی 12 ڕۆژەشە ئەوە دەرکەوت کە ئێران توانایەکی سەیری هەیە عنی لە ڕاستیدا لە موشەکە باشە چەندێکە ئێران خەریکی ئەم بەرنامە موشکیەیە و چۆن وا پێشکەوتووە ئاستی ئێستا لە چی ئاستێکدایە ئێران هەر لە دوای جەنگی عێراق و ئێرانەکە ساڵی 1970 دەستی پێکرد تا 1970 ئەو کاتە زانی موشک چ دەورێکی هەبوو تایبەتی عێراق و کاتە موشکی سکۆتی هەبوو سکۆت و لونا بڵێنەوەی کە دوایەوە دەستکاری کرد بۆی مەدای زیاتر بێ بگاتە بازە شوێنێکی کە لەوە تەجروبەیەکی وەرگرت دەرسێکی وەرگرت هەردوای کۆتایی ئەوە کەوتە موشکی بالیستی تایبەتی بە هاوکاری رووسیا کە وەریگرت چونکە ئەو موشەکانەی ئەوەڵ کە دروستی کرد هەمووی رووسیا تکنۆلۆژیای رووسیا لە جۆری سکۆت و لە جۆری سکەندەر ئێم نا بەڵام سکەندەر ئێمیشەیە هەرچەند ئێستا هەنێ زانیاری هەیە ئەڵە سکەندەری وەرگرتووە ئێران ئەو موشەکەش لە ڕووس بەڵام دیار نییە ئایا 100 وایە یان نا لەو تەجروبەیە وەریگر ئیترەوە بەجەنابتم وت نێزیکەی 3000 موشک بالیستی هەبوو لە 12 ڕۆژەکەیە نێزیکەی 15000 موشکی ناوەندی هەبوو متەوەسط المەدا کە بەکاری هێناوە بوو لە قاعدەی عدێد لە ڕادارەکەیدا بەڵام ئەو لە 12 ڕۆژەکەیە 442 موشکی بەکارهێنا لە 12 ڕۆژە 442 موشکی بەکارهێنا واتە بڵێن بە 2500 ما بێتن ئەگەر 500 بەکارهات بێتن دوایەوە هەوڵیدا لە ڕووس سوتەمەنی و تکنۆلۆژیای زیادی وەرگرت کەوتە دروستکردنی ئێستاکە دیار نییە شەکیە بەڵێ بەڵام ڕقەمەکە زۆر بەرز بەڵام بە وڵاتێکی پێشکەوتوو لە ڕووی موشەکەەوە پێشکەوتووە و ئەشی ئەبێ هەیبێت چونکە تەنها چەک هەیە شەڕی پێ بکە ئێران ئێستا کە ڕوبەڕووی ئیسرائیل و ئەمریکا تەنها موشەکە هیچ چەکێتری بچی بەکاردێنێ فڕۆکەی ناگاتن فڕۆکەکانی ئەمانەی هەشێتی بەس ئەتوانێت ئاسمانی خۆی بپارێزێ وەکو جۆری مێک بیستونە کە لە هەمەدان دایناوە لە جۆری ئێمەکەی 6 دانە فڕۆکەی سیخۆی 35 چاوەڕێەتی بە زووترین کات کە بیگەێنێتە 48 فڕۆکەی سیخۆی 35 بەڵام جارێ تاو نەبووە فڕۆکەی جیدەی سینی وازی لێهێنا چونکە تۆ ئەو فڕۆکەیەکە کڕی بەستەنیا مەشق نییە فڕۆکەوان لە سەرەکە ستەمێکی تەواوی هەیە ئەو سیستەمەش کاتێوێت تۆ فێربی لەسەری کە بەکاری بێنیتن ئێرانیش لەم کاتە ئەو کاتەی نییە لەبەرەوە لە ڕووس وەریەگرێتن چونکە ئەو سیستەمانەی هەیە لەوە پێش بەکاری یەکێک لە جوڵە سەیرەکانی تر لەم چەند ڕۆژەیە دەرکەوتنی فڕۆکەی WC 135R بوو حەزەکە باسی ئەو فڕۆکەیە بۆ بکە ئێمەوە بزانم کەشفی ئەتۆم دەکات لە ئاسمان ئەم فڕۆکەیە چییە ئەو بە دیاریکراوی ئیشەکەی چییە ئایسە دەرکەوتووە
وەیە فڕۆکەیە بەریتانی بڵین ئەمە فڕۆکێ بەڵێ ئەمە خۆیەتی W335R ئەم فڕۆکەیە تەنها بڵین ئیشی ئەوەیە تیشک ئەو تشکانی کە لە ئۆتۆمی دەرەچێتن یان تاقیکردنەوەی بۆمبێکی ئۆتۆمی بکەی ئەم وەریەگرێتن نەوەک هەر بە تشکەکەی ینی حتاکو بە مەلەرزە ئەرثکویک بە جوولانەوەی زەوی بۆیان دەرەکەوێتن ئەمە تەبیعیە ڕووی داوە یان ئۆتۆمیە لە بن ئەرستەقیوەتەوە ئێستاکە هەنێ خەبەر هەیە کە ئۆتۆمیەک یان بەکارهێناوە ئێران تاقیکیان کردوێتەوە لەبەرەوە فڕۆکەیە هاتە پێشەوە بۆ ئەوەی مەسحی خۆی بکاتن بزانێن ئایا ئێران ڕاست ئۆتۆمی تاقی کردوێتەوە یان نا دوای ئەوە لە کوێیە مەسەلەن ئەم تاقیکردنەوەیە ئەم فڕۆکەیە دۆزێتن و شوێنەکەی تهدید دەکاتن ئەمەیە ئیشی جۆری ئەم فڕۆکەیە شتێک هەیە کە دەرکەوتۆن ئەم کاتەیە بۆ لەو پێش نەهات مەسەلە لە 12 ڕۆژەکەیە ئێستاکە هات واتە ئەمەلیەکی ئیشعاع هەیە ینی بڵین تشکی ئۆتۆمی لە ناوچەیە بڵاو ببێتەوە ئەم فڕۆکەیە ئیبینێتن جوڵەکانی ئەمریکا زۆر فراوان بوون ینی دەرکەوتنی ئەم فڕۆکەیە نردنی ئەو هەموو کەشتی گەلا یەکێکی تر لە جوڵەکان کە زۆر تیشکی خراە سەر نردنی کەشتیەکی شەڕکەر بوو بۆ بەندەری ئیلات لە خواروی ئیسرائیل بەڵام یەکشەمەی داهات و ئەو کەشتی کشاندەوە لەو بەندەرە ئەمە بۆچی ڕوویدا و ئیشی ئەم کەشتێت چی بووە لە ڕاستیە ئەو کەشتیە لە جۆری مودەمیراتە ینی بڵین موشکی تۆماهۆک کروز هەڵەگرێتن موشکی SM6 هەڵەگرێتن ئەوە کە چووە ئیلات بە نسبەتی وێ ناتوانێت لێوێ ڕابۆسی ئەگەر شەڕ ڕوو بداتن چونکە ئیلات هەدەفێکە دیاریکراوە بۆ ئێران ینی ئەوە حداسیاتی وەرگرتووە کە موشەکی تێ بگرێ بۆ ئیلات بڕواتن غەڵەت قبول ناکاتن کشانەوەی لێوێ بەرەو دەریای سوور بڕوا ینی بەتەمای شەڕە مەگەگەر بەتەمای شەڕ نەبێت لێوێ ئەمایەوە مەسەلەن بەڵام معنایەوەیە بەتەمای شەڕە لێرە تەبانە بێ بزانین ئەگەر شەڕ بکرێتن چین مەبەستی ئەوەیە ئەمریکا ڕاکێشێ بۆ ئێران بۆ ناو قوڕاوێک چۆن ڕووس گیر بووە لە قوڕاوی ئۆکرانیا ئێستا ئەو زەرەرانەی پێگا ئەمانیش ئەیانوێ ڕاکێشن لەبەرەوە بە هەموو جۆرە هاوکاری ئێرانەکە چین ئێستاکە بەڵام نایەتە ناو شەڕەکەەوە چونکە ئەو بڵین اتفاقێکی استراتیژیان کردووە مشتەرەک لەلایەن ئیکۆنۆمیەوە حیسارەوە بڕواکە چین ناهێڵەتن ئێران اقتصادیان بڕخێتن هاوکاریەکەشن لە هەواڵگریەوە لە چەکەوە ئەگەر ئەم شەڕە درێژخایەن بێتن لە ئێران درێژ بخایەنێ 100% چین دێتە ناو شەڕەکە بە شێوازێکی مباشرنا سەرەکی یەکسەر بەڵام ئەگەر زیاتری خایاند نەخێر دێتە ناویەوە دوار ڕۆژیشەوە دەرەکەوێتن بەڵام وڵی یعنی پێشبینیکردن بۆ دروستبوونی ئەم شەڕە ئێستا وای لێ هاتووە وەکو قوباری لێ هاتووە هەرچەندە لە ئەمریکا ینی سایتێکی بەناوبانگی قوبارکردن هەیە خەڵکی زۆر تووشی زیانێکی زۆر بوون قماریان کردووە لەسەر قسەکانی ترەمپ کە بە زووترین کات شەڕەکە ڕوودەدا کە شەڕەکەش ڕوونادا هەر بەجددی ئەمریکا بۆ ئەم هێنش ئەگەر قەرارە ڕوودا دوا دەخات وەکو بەجانابتم وتیان یەک لە ئەوڵەوەی هێزەکان تەواو هەمووی ئامادە نەبوو لە یونانە وە لە بنەوەش اتفاقات هەیە کۆبوونەوە هەیە ڕێکەوتن هەیە پەیوەندی هەیە ترامپ پەیوەندی بە ئێرانەوە ئاکاتن ئەوان پەیوەندی پێوە ئەکەن لە هەمان کاتاگەر سەری نرخی زێر بکەی فڕی مەلیۆنی ڕەتداوانە ئەو مەخزوونی هەیە ئەی فرۆشێ پێت لەم کاتەیە لە دوای ئەوەی کە دابەزیەوە ئیش خۆشی ئیشکێنێتەوە دابەزێتەوە دوایەوە ئیکرێتەوە جارێتر لێرە ئیکۆنۆمیە نەوان قانزارجەکەن و مۆبالغی خەیاڵی پارەی خەیاڵیان دەسەکەوێتن ئەیکەن بەڵام ترامپیش ناتوانانی ترامپ زۆر سەیرە قەرارەدا ئەیکەم و نایکەم بەڵام لەبیرت نەچێت ترامپ پیاوێکی تاژرە ئەسکەری نییە تۆ کۆمەڵێ جەنەراڵت هەیە ڕاوێژکارت هەیە لە دەروبەری ئەوان حیساباتی شەڕەکە ئەکەن ئەمە چۆن دەست پێکا و چۆن کۆتایی پێدێتن ئەوان وەکو ئێمە نین کە شەڕەکە دەستی پێکرە بێ بزانن چۆن کۆتایی پێدێنن کاتی بۆ دانێن بەڵام لای کاتێ ئەگەر کاتەکەیان دیار نەبێ هێڕش ناکەن هەتاکو هەموو بەرنمەکەیان یەکلایی نەکەنەوە سەی وڵاتانی تریشەکەن دەوروبەر سەیری ڕووسەکەن سەیری چینەکەن سەیری کۆریاکەن ئەمانە چیەکەن هەمووی حیساباتی تایە زۆر باشە حەزەکەم و کاتێک کە باومە لەسەر رووسیا و ئۆکرانیاش پرسیارت لێ بکەم لە ڕاستیە
ئێستا ئاگربەستێکی کاتی هەیە لە نێوان رووسیا و ئۆکرانیا بەڵێ چی ڕوودەدات ئێستا لە مەیدانە؟ ئێستاکە کاکتوانە مۆزۆی رووسیا و ئۆکرانیا ئەوە بەڕاستی بەرنمەیەکی تایبەتی وێت چونکە زۆر ڕوودا و ڕیداوە ئێمە لەبەر پارچەی خۆمان ینی ڕۆژاوە خۆشەویستانمان لێنانە ئەو کووردە قارەمانانە ئاگامان لە شەڕی رووسیانە بوو بەس من ئاگادارم کەچی ڕووەداتن ڕووس زۆر چۆتە پێشەوە وە زۆری نەماوە کە بڵین لۆگانسک دۆنسک کۆنتترۆلی بکاتن احتیمالە وەکو پێشەش باسم کردووە واز لە خیرسۆن لە بەشێکی بێنێ لە ئاوی دنیبرۆ لەو ڕووبارە نەپەڕێتەوە چونکە ئەوێ بەنداوی لەسەرایە ئەگەر هاتوو هێزێکی زۆر لێو بوو ئۆکرانیا و بەنداوە بتەقێنێتەوە سوپایە لە ناوەدا لە جەنگی جیهانی دووەمە ستالین ئەو بەنداوی تەقاندەوە جگە لە ئەڵمان 200,000 ئۆکرانی کوشت جاوە بەرنمەیەکێوێتن ڕێکەوتن تەڵان ئێستاکە هەیە لە نێوانیانە کە اتفاق بکەن بڵین لە ئەبوزەبی بووە ئەو شەڕە بەڵام ڕووساوها قبول ناکە بۆ شەرتانە هەتاکو ئەو ناوچانە تەواو کۆنتترۆل نەکاتن و کۆتایی پێێ ئێمە ناڵێن ڕوو زەرەری پێنەگەشتووە زەرەرێکی زۆر سەیری پێگەیشتووە یانی هەروەکوتم قوڕاوێکە کەوتووەتە ناوی ناژزانێت چۆن لی دەربچێتن وتین ئەوێ دەربچێ بەس ناژبێت تەنازل بکاتن چونکە تۆ ئەو زەویانەت بە شەڕ گرتووە خەڵکت لێ کوژراوە ناتوانانی بکشیتەوە ئەمەوێتن تەواو کۆتایی پێهات ئەنجا لێرە بڵین کە ئاگر بەستێکیان کردی بێتن تەنها لەبەرەوەی بڵین وڵاتانی تر لە کیف زۆرن ڕێکویستم پرسیاریەوە بکەم رووسیا قایل بووە لەم کاتەیە کە جگە لە ئاگربەستەکە مەسەڵەن هێرش نەکاتە سەر کیڤی پایتەختیش ئەمەیان بۆ چییە؟ پایتەخت تۆ لێنانە سیرەکە ئیستا هەر وڵاتێ بێتن ئەگەر لە پۆلۆنیا و بە قیتار کە دێنە شاری لیڤیڤ لە لیڤیڤەوە دێن بۆ کیف پایتەخت تۆ وەزیرت هەیە وەزیری بەرگری وڵاتانت هەیە وەکو وەزیری بەرگری ئەمریکا کە ڕۆی ئەوێ ڕئیس وزەرای بەریتانیا وەزیری بەرگری بەریتانیا یەکێ لەو هێرشانەکە لە شوێنێکیاندا وەزیری بەرگری لێوێنانە بوو هی بەریتانیا خەریک بوو بکوژرێ هێدا وەزیر بەرگریە بکوژرێتن ینی تۆ جەنگی جیهانی سێمت داگرسان جەنگی جیهانی داگرسێتن دەست بەجێ لەبەرەوە ئەپارێزن لەو جۆرە شوێنانە بەس ئەمە خاڵی تایە مەسەرەن ئەم کارخانەیە موسەیەرا دروستەکە من لێدەم نابێت تۆ نێزیکی بکەویتەوە ئاگر بەستەکە بە سەبەبی ئەوەیە کە بڵین قیادەکان نەکوژرێن خلاص بەڵام بە کۆی گشتی هەر بەردەوامە و بەردەوامە ڕەناوەستێت نانەخێر من هیچی وام نەماوەگەر جەنابەت قسەیەک سپاسی جەناب سپاسم دەکەم کاک عەقیل سەلامە سەد ڕایشکاری 964 بە کارباری سەربازی سپاس بۆ بینەریەوەش تا ئاڵلقەی داهاتوی ساعتی سفر بەخواتان سپێر دەست خۆش قوربان